باوتان لەبێت و ئەم کاتتان باش لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی نوێی ستادیۆممان بۆ ئامادە کردوین. بەردامەیەم جارێ ستادیۆم تایبەت دەبێت بە پاڵەوانێتی موایتاییانەکانی کوردستان و باشووری عێراق. دوای چەندین مانگ نەبوونی پاڵەوانێتی ڕسمی چالاکیەکان و وردەوردە دەست پێ دەکاتەوە پاڵەوانێتە ڕسمیەکان ڕێک دەکرێت. لە شاری سلێمانیش ئەم پاڵەوانێتی لەخۆگرتووە کە لەم پاڵەوانێتیەوە هەڵبژاردەی باکوور و کوردستان هەڵدەبژێردرێت و هەروە پێک دەدرێت بۆ ئەوەی لە چالاکیەکانی داهاتوو بەشدار بێت. یەکەم تەوەری بەرنامەکەشمان هەروە گفتوگۆکردن دەبێت لەگەڵ بەڕێز سیروان مینا ئەندامی یەکێتی موایتای عێراق کە سەرپەرشتیاری ڕێکخستنی و پاڵەوانێتیە. کاک سیروانم کاتت باش. چۆنیەتی ڕێکخستنی پاڵەوانێتیە بۆچی دەگەڕێتەوە کە یەکێتیەکەتان بڕیاری داوە بە چەند ناوچەیەک پاڵەوانێتیەکە بەڕێوە بەر؟ ئێمە دوای کۆتایی هاتنی شەپۆلی دووەمی کۆرۆنا کە لە عێراقدا وەزعەکە تا ڕادەیەک ئاسایی بوویەوە لە کۆبنەوەی خۆمانمان لە یەکێتی مۆیتای عێراق بڕیارماندا بە سازدانی 4 پاڵەوانێتی ناوەندی عێراق کە لە شاری بەغا بەڕێوە چوو و هەروەها پاڵەوانێتی جنوبی عێراق کە لە شاری بەسڕە بەڕێوە چوو و سێهەمینیشیان پاڵەوانێتی ناوچەی باکوور یاخود کوردستان کە لە شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە بەڕێوە چوو و لە 18 مانگی 11 پاڵەوانێتی فرات لەوسەد لە شاری کەربەلا بەڕێوە ئەچێ و ئامانجمان لە سازدانی ئەم جۆرە پاڵەوانێتیانە ئەوەیە کە 4 منتەخەب 4 هەڵبژاردە دروستەکەین کە لە ئایندەیەکی نزیکە ئەتوانین ئەم 4 هەڵبژاردەیە ڕوبەڕوویەکەکەینەوە و لە ئەنجامدا هەڵبژاردەی مۆیتای عێراق دروستەکەین. وا باشتر نەبوو پاڵەوانێتەکە لە یەک ناوچە و لە یەک شوێن بەرفراوانی و بە ڕکابەریەکی زۆر ڕێکخەن؟ بەڵێ لەبەرەوەی یەکێتی مۆیتای عێراق خۆتان نەزانن بەهۆی وەستانی میزانیەی لیژنەی ئۆلۆمپیەوە نەمانتوانیوە هەتاوەکو ئێستا سوود لە لیژنەی ئۆلۆمپی ببینین بۆ هاوکاریکردنی ئەم جۆرە بتوڵانە، بەڵام ئێمە توانیمانە ئیشمان لەسەر سپۆنسەرەکان کردووە و ئەم پاڵەوانێتیە بە چاودێری بەڕێز وەزیری نەوتی عێراقی بەڕێوەچێ و دوو خولیکەمان سازدا لە شاری سلێمانی بە چاودێری بەڕێز پارێزگاری سلێمانی جەنابی دکتۆر هەڤاڵ بەڕێوە چوو و ئەم ئیشمان لەسەرەوە کردووە کە ئێمە چالاکیەکانمان نەوەستین و هەوڵ بدەین گەنج و لاوەکانی خۆمان بەکاربیێنین. یاری موایتای دەتوانین بڵێن یاریەکی تازەیە لە کوردستان و هەرچەندە یاریزانی ئازبەرزێ بەڵام چ جیاوازێشتریە لەگەڵ یاریکیک بۆکسە کاراتەیە کۆنفۆیە ئێوە بۆ نەتانتوانیوە چەندین تیب لە شاری سلێمانی دروست بکەن بۆ ئەوەی ڕکابەری بکات هەروها گرنگی زیاتر بە یاریەکە بدرێت؟ ئێمە خۆشبەختانە لە ساڵی 2015ەوە توانیمانە کە چەند تیپێکی زۆر بەهێز دروست بکەین و نزیکەی 6 یاریزانمان لە ڕیزی هەڵبژاردەی عێراقا بەشداری کردووە. خاوەنی 2 مەدالیای ئاڵتوونین لەسەر ئاستی ئاسیا شاهێز فازیل لە تورکمانستان توانی لە ساڵی 2016 مەدالیای ئاڵتوون بەدەست بێنێ و هادی فەرێدون لەیانەی وەرزشی سیروانی نوێ توانی مەدالیای ئاڵتوون لەسەر ئاستی وڵاتی ئاسیا بەدەست بێنێ و لەم پاڵەوانێتێدا 12 یانە بەشداری کردووە و زیاتر لە 105 یاریزان بەشداریان لەم پاڵەوانێتێدا کردووە کە ئەمڕۆ کۆتایی دێت بە یاریەکانی کۆتایی پاڵەوانێتیەکە. ئێوە باست لەوە کرد بە سپۆنسەری ئەم پاڵەوانێتیانە ڕێک ئەخەن بۆ داهاتوو بەنیازن بە هەمان شێوە بە سپۆنسەری بە یاخود دوای هەڵبژاردننی لیژنەی ئۆلۆمپی بارودۆخەکە بە شێوەشترە وێ دەکەین لە دوای هەڵبژاردننی کۆمیتەی تەنفیزی لیژنەی ئۆلۆمپی عێراق ڕووداوەکان بە شێوەیەکی کە بگۆڕێن و ئەگەر بکرا لیژنەی ئۆلۆمپی بتوانێت میزانی خۆی لە دەوڵەتی عێراقی داوا بکات، بەڵام ئێمە وەکو یەکێتی مۆیتای عێراق لەبەرەوەی هەمومان پێشتر خۆمان وەرزشکار بووین لەسەر ئاستی عێراق و ڕاهێنەر بووین یاریزان بووین بڕیارمان ناوە ئێمە تەنانەت لەسەر حکوومەتیش نەوەسین کە ئەم ئیشانە بکە و بڕیاری ئەوەمان ناوە کە چالاکیەکانمان بەردەوام بکەین. کاک سیروان هەوڵتان نەداوە فێرگە دروست بکەن ئێستا لە زۆرێک لە یاریە تاقەکان لە کاراتەیە کۆنفۆ کیک بۆکس ئەمانە فێرگە بوونیە بۆ لە یاری موایتای فێرگەتان دروست بۆی بەپێی قانونی لیژنەی ئۆلۆمپی عێراق
پێویستە ئەم یاریانەی کە ئۆلمپین لە سەررجەم پارێزگاکانی شارەکانە شوێنێکە بێ وەکو فێرگە پێوترێ مەدرسەی ئۆلمپی بەداخەوە ئێمە تا ئیسە نەمانتوانیەوە لە شاری سلێمانی سوود لەو یاسایە ببینین بەڵام ئومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکە لەبەرەوەی یاری مۆیتای یەکێکە لە یاری ئۆلمپیەکان بتوانین فێرگەی تایبەت لەسەر ئاستی عێراق لە شاری سلێمانی بکەینەوە بۆ ئەو یاریزانانەی کە بەشداری یەکەن لە یاری ئۆلمپیەکانە. بەڵێ باس لەوەکە یەکێکە لەو یاریانە لە ڕکابەری ئۆلمپیاد بەشدارە. تا چەند بیرتان لەوە کردوەوە هەنگاو بە هەنگاو بگەنە ئۆلمپیاد یاریزان ئامادە بکرێ ئاستی پێش بکرێ ڕاهێنەری بەتوانێت بۆ ئامادە بکرێ ئەم هەنگاوانەتان بە شوێ گەیشتووە لەسەر ئاستی کوردستان و عێراق. ئێمە خۆشبەختانە ئیتیحادی عێراقی چاوێکی لەسەر شاری سلێمانیە بۆ یاری مۆیتای لەبەرەوەی چەندین یاریزانی نێودەوڵەتیمانەیە چەندین ڕاهێنەرمانەیە کە تێدەستیان دیارە لەسەر ئاستی عێراق و چەندین یاریزانمانەیە هەر لە ئێستەوە چاومان قسوەتە سەریان و سوودمەتمان کردوون لەو مەعاشەی کە لە ڕوات و ئەبتاڵە بڕێتەوە لە وەزارەتی وەرزش و لاوانی عێراقی و لەژێر چاودێری وردی خۆمانان بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەیەکی نزیکە ئەگەر هات و چالاکیەکان ئاسایی کرایەوە بەشداری بکەن لە یاری ئۆلمپیەکانە. لە زۆرێک لە یاریەکانی هونەرە بەرگریەکان کێشەی پشتێنیان هەیە کێشەی ڕاهێنەریان هەیە ئێوە ئەو کێشانەکان هەیە. ئێمە بە حکمی ئەوەی کە ڕێز ئیتیحادی عێراق خۆی کەسایەتێکی بەهێزیە و کەسی سێمە لە لیژنەی ئۆلمپی عێراق و ڕئیسی جێگری ڕێز ئیتیحادی عەرەبە و عوزوی ئیتیحادی دووەلیە ئێمە توانیمانە ئەو ماوەیە نزیک بکەینەوە و تەواصلی بەردەوامانە بێ لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و چەندین ڕاهێنەری عێراقی سەر لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی ڕاهێنەری وڵاتن هەڵبژاردە عەرەبیەکانن لەبەرەوە ئێمە وەکو یەکێتی مۆیتای سلێمانی یاریزانەکانمان ڕاهێنەرەکانمان وا ڕاهێناوە کە بە بەردەوامی بەشداری خولەکان بکەن بۆ ئەوەی ئاستێکی گەورە دروست بکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی بتوانین هەم ڕاهێنەرمانە بێ و هەم یاریزانشمانە بێ. لە بواری ناوبژیوان یاسیتان کردووە بۆ ئەوەی لە کوردستانیش ناوبژیوانمان هەبێت ئەو بیانوە یاریزانان نەهێڵی کە بەردەوام بازدەوە دەکەن بەهۆی ناوبژیوانەوە یاری ئەدۆڕێن بەهۆی ناوبژیوانەوە کاریگەریانە سەر ئەبێت ناتوان بگەنە سەبارەت بە ناوبژیوان ئێمە ئەم جارە بۆ ئەم پاڵەوانێتیە توانیمانە 6 حەکەمی نێودەوڵەتی بێنین کە یەکێکن لە حەکەمە هەرە باشەکان و لە هەمان کاتە 7 حەکەمی خۆمانمان ڕایەناوە لەگەڵیانە دەست بەکارە بن و لە ئایندەیەکی نزیکە ئەیانکەین بە حەکەمی پلەیەکی عێراق و چەندانێکمان لێ دەستنیشان کردوون بۆی کە بتوانن شان بەشانی یاریزانەکانمان بچنە دەرەوە و ببن بە داوەری نێودەوڵەتی شان بەشانی داوەرە نێودەوڵەتیەکانی تری وڵاتی عێراق. ماوەیەک بەر لە ئێستا خولێکتان کردەوە بۆ ڕاهێنەران و یاریزانان و ئەمانە ئەمە پێت وایە ئەم خولانە سوودی ئەبێ ئەتوان هەنگاو بەرەو نێودەوڵەتی بوون بنێن ڕێگایکی ئاسانتریان بۆ ئەدۆزێتەوە بۆ بەدەستێنانی بڕوان. دڵنیاییەوەیەکێک لە ئامانجەکانمان لەکردنەوەی و خولانە ئەوەیە کە لە هەموو بوارەکانە لە بواری ئیداری لە بواری فەنی لە بواری یاریزان و ڕاهێنەر بتوانین ئاستی کەوادرەکانی خۆمان بەهێز بگەین و لەسەر ئاستی عێراق برەویان پێ بدەین و تا ڕادەیەکی باشش ئاماجەکەمان پێکاوە و لە ئایندەشدا بەڵێنی زیاترین کە بتوانین یاریزانی زیاتر و ڕاهێنەری زیاتری خۆمان بەشداری پێ بکەین لە ناوەندە نێودەوڵەتیەکانە. وا بڵاو کراوەتەوە بەنیازی ڕێخستی پاڵەوانێتیەکردن لە شاری هەڵەبجە پاڵەوانێتێکی نێودەوڵەتی هەنگاوەکانتان بۆ ئەم پاڵەوانێتیە چی بۆ تا ئێستا؟ ئەوەی کە هەنگاوی ئەمەلیمان نابێت تاوەکو ئێستا بۆ پاڵەوانێتی نێودەوڵەتی پیشەگەر کە لە شاری هەڵەبجە بەڕێوە بچێ لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانەوە بەڕێز دکتۆرە جوان و بەڕێز خاتوو ئارەزوو توانیمانە ئیش بکەین لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە و هەتاوەکو ئێستا کە متابعەمان کردووە ئیشەکان بەباشی بەڕێوەچن و ئیتیحادی عێراقی و کەسایەتی سەرۆکی یەکێتی ناوەندی عێراقی عیلاقاتی هەیە لەگەڵ سەرجەم وەزیر و ناوەندە حکومیەکانە و ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ڕێگا قورسەکانمان بڕیوە ئومێد دەکەین ساڵی ئایندە بتوانین لە شاری هەڵەبجە پاڵەوانێتی نێودەوڵەتی بەڕێوە بەدەین. بێگومان پاڵەوانێتی نێودەوڵەتی پێویستی بە ئامادەکاری زۆر هەیە
لە ڕووی هۆڵەوە دابینکردنی حەلەبەی ستانداردی جیهانی هەروەها ناوبژوانی دەوڵەتی و ئێوە تەنها بۆ ئاستی ناوخۆ ئەبێ یاخود بۆ ئاستی دەرەوە شەبێت بۆ ئاستی دەرەوەی ئەمە کە بەشداریەکەن چونکە هەشت یاریزانی عێراق بەشداریەکە و لە ناویانە چەند یاریزانێکی کوردی تایە لەگەڵ یاریزانە پیشەگەرەکان لەسەر ئاستی عەرەبی و نێودەوڵەتی یان بەشداریەکە لە ڕووی هۆڵ و حەلەبە و ئەم شتانەوە بەنیازت چی بکەنەوە بەنیازین لە ماوەیەکی نزیکدا سەردانی هەڵەبجەکەین ڕێوشوێنەکان ئەگرینە بەر سەردانی هۆڵەکانەکەین شەرتش نییە 100% لە شاری هەڵەبجە بکرێنەوە چێ لە سلێمانی بکرێ لە هەر شوێنێکی کە بێ کە لیجنەکە بڕیارە لیژنەیەک لە ئیتیحادی مۆیتای عێراقەوەیان سەردانی شوێنەکانەکەن وادێکی سەرەتاییتان بۆ پاڵەوانتەکە دیاری کردووە دڵنیاییەوە حەزەکەین لە کەشوهەوا خۆش ببێی کوردستان و ئەم کۆرۆنا ڤایرۆس بەڕاستی تێ بپەڕێنین وە دڵنیاین لەوە کە کاتێکی گونجاوە دۆزینەوە پاڵەوانێتەکەی تا ئەنجام بدەین بەر لە گفتوگۆکانمان بۆ ئەم بەرنامەیە باس لەوە کرد بەنیازن چەند یاریزانێک ئامادە بکە لەسەر ئاستی پێشکەوتوان پلانەکانتان چییە بۆ ئەم هەوڵ بەڵێ ئێمە چەند یاریزانێکمانەیە کە لە وڵاتی ئەوروپا یاریەکەن لە ناویانە شایز فازیل نامە فازیل کە دوو یاریزانی زۆر باشن و لە هەمان کاتە هادی فەرێدون و بەهمەن محەممەد قادر ئەمانە کۆمەڵە یاریزانی زۆر باشن کە خیبرەیەکی زۆر باشیان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی چەندین پاڵەوانێتی و مەدالیایان هەیە ئەوانە هەمویان لەژێر چاودێری وردمانان و بەشداریان پێەکەین لەو پاڵەوانێتە هەر شتێکت هەبێ بیڵێیت بۆ بەرپرسانی وەرشی بۆ یاریزانانی هیوادارم نوێنەرایەتی لیژنەی ئۆڵمپی کوردستان زیاتر برەو بەم یاریەتاکانە بدا چونکە ئێمە لە ڕابردووە توانیمانەکە ئەنجامی زۆر باش بەدەست بێنین و ئەگەر بێت و یەک تۆز ئامادەکاری لە ئامادەکاریەکان هاوکاریمان بکەن بە دڵنیاییەوە توانی هەنگاوی بەرەو پێشتر مامۆستا کۆسان ڕێخستنی پاڵەوانێتێکی لەم شێوەیە تا چەند گرنگە کە جیا کراوەتەوە ناوچەی باکوور و کوردستان بەجیا ناوچەی باشوور بەجیا ناوڕاستی بەجیا من کۆساریوە مدەڕیبی یانەی وەرزشی قەرەداغ بەشی موایتای بۆ پرسیارەکە و بە تەکید بۆ ئێمە ئاوا باشترە بتوڵەی جیا بکرێتەوە بەشی باکوور بکرێ و دوایە بتوڵەی عێراق کرێ بۆ ئێمە ئاوا باشترە کە جیا بکرێتەوە پێشتر بەشداریان پاڵەوانێتی بکەین اینجا بەشداری پاڵەوانێتی بتوڵەی عێراق بکەین بۆچی باشترە بۆیەوە هەلی زیاتر بە یاریزانەکانتە ئامادەکاری زیاترێت بەڵێ ئێمە توانین لێرە ئامادەکاری زیاترکەین یاریزان هەیە نەقسی توانین لە کاتی ئەم بتوڵە نەقسەکانی دینی بۆ بتوڵەی عێراق زیاتر بۆمان حاصل دەکرێت دوای ماوەیەکی زۆر پاڵەوانێتێکی ڕسمی لەسەر ئاستی عێراق ڕێک دەخرێت و چۆن توان تۆ یاریزانەکانت لە بێئومێدی بوون ڕزگار بکەین نەهێڵی بێئومێد بن کە ماوەیەکی زۆر بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هیچ پاڵەوانێتی و چالاکێک بوونی نەبوو بێگومان ماوەیەکی زۆرە پاڵەوانێتی ئەنجام نەدراوە یاریزانەکان بێئومێد بوون ئێمە هیوادارین بەردەوام پاڵەوانێتیمان بۆ بکرێتەوە بەشداری بین من 6 یاریزانم بەشداری پێکردووە لەم پاڵەوانێتیە دوانیان لە نیهایەوە ساو بۆ یەکەم و دووەمی دانەیەکیان یەکەم بووە دانێکم سێم بووە دوانم دۆڕاوە 6 یاریزانت گەیشتۆ تا گەیشتە یاریەکانی کۆتایی پاڵەوانێتەکە پلانت چیە بۆ داهاتوو بۆ ئەوەی یاریزانی زیاتر ئامادە بکەی ئاسیان پێش بکەیتووە بەشداری زیاتریان ئینشەڵڵا لە بتوڵەکانی داهاتووە کە بکرێت یاریزانی زیاتر بەشداری پێکەین و بە مستەوایەکی زۆر جیاوازترەوە ئەم یاریە پێویستی بە ئامادەکاری بەردەوام مەشق و ڕاهێنانی بەردەوام هەیە توانی تۆ لەم بارودۆخەیان مەشقەکانی بەردەوام بکەیت بێگومان ئەم یارێ پێویستی بە ئامادەکارێکی باشەیە پێشوەختە پێش هەموو پاڵەوانێتی بێ یاریزان بۆ مانگێ دوو مانگە بێ پێشتر ئاگادارکەیتەوە کە پاڵەوانێتێکرێ و بۆیە بە باشی ئامادەی بکەیت چ داواکاریەکت هەیە وڵا داواکاریمەوەیە پاڵەوانێتی زوو بکرێتەوە لە هیچ لایەنێ نییە دەفماگەمە هەرچ مەسرفێکە کرێ بۆ پاڵەوانێتی چی مەسرفی یاریزان و هەمووی لەسەر شانی خۆمانە چاوەکەی ناوم میرشا مزەفەرە 2 ساڵە بەشداری یاری بۆکسینگ موایتایەکەم حەزم پاڵەوانی جیهان بە هاوکاری مامۆستاکە مامۆستا بەرهەم بە هاوکاری ماڵەوەمان
باوکم و دایکم و خوشەکانم ئەمەوێ هەوڵ بم بەرەو دەرەوە بڕۆم و بگەم بە ئامانچێکی باش هەموو ڕۆژەوە بەردەوامی 4 سەعات بۆ 2 سەعات تەمرینم کردو خوێندنەکەم بەردەوامەوە بم و بەتەمام یاریەکەشم لەگەڵ هەر بەردەوام بم تەمام بۆ هەڵبژاردەی عێراق یاری بکەم کا خالید وەکو یانەی قەراق تا چەند گرنگی بە یاریە تاقەکانە دەن و هۆڵی پێویستانەیە بۆ ئەوەی تیپ دروستکەن یاریزانی ئارزەز بەرهەم بێنن وەکو ئاگادارن لەم پاڵەوانێتیە 6 یاریزانتان گەیشتۆتە کۆتایی بەڵێ دەستان خۆش بێ ئێمە وەکو ینی وەرشی قەرەداغ لە ناو قەرەداغ ناو قەزاکە خۆی هیچ شۆڵێکی شوێنێکی وامانە کە بە کەڵک بێ زیاتر لەو مەجاالە ئێمە لە سلێمانی خەریکین پێما بێ پێشینەیەکی باش ژمانەیە لە بۆکسەر و لە مایتوای و لە کاراتی لە بەشەکانی تریا و لە بالشە ئێستا لەم بەتۆڵە بەشداری ماکرۆکە ینی وەرشی قەرەداغ 6 یاریزانمان بەشداری کردووە یاریزانمان ڕۆیوەتە نیهایی یاریزانێکمان پلەی یەکەمی بەدەستێناوە لەسەر ئاس و کێشی خۆی دو یاریزانمان چاوەڕێی ئەوەن کە یاری بکات ئینشاڵڵا نەتیجەیەکی باشمان دەست پێوێت قورس نییە بۆ ئێوە هاتوچۆ یاریزانان بۆ شاری سلێمانی و مەشق و ڕاهێنانەکانتان لێرە ئەنجام بدەن خۆی سەکەی تۆ بیستە بە دوایە ڕاستە فەرمی بۆ ئێمە ناخۆشیشە نەگەر قورسیشە بۆ ئێمە بۆ ستافی نادی بەڕاستی ئێمە بێ ئەگەرمانوێ سەردانی بە ڕێزانە بکەن لەبێ لە قەرەداغ هەموو جارێ بەخصوصی گەین بۆ لایە هەرچەندە ئەمان ئاستێکی باشیان هەیە ئێمە هەرچیان بۆ بکەین کەمە بەڵام بڵێ بەرەوڵا قورسە بۆ ئێمە خۆزگە لە قەراقە مەجالێکی وا هەبووە هۆڵێکی وا هەبووە ئێمە زیاتر ئەو وەرشەمان بەرەو پێش بردایە داواتان کردو هۆڵێکتان بۆ بکەنەوە بۆ ئەوی بتوانن گرنگی زیاتر بەو یاریانە بکە لە نێو هۆڕێکەکرێت بڵێ داوامان کردو هەوڵی باششمان داوە ئەم دەستەی نادیە ئەو شوێنانەیە کە پێویستی کردو ئێمە چین و هەوڵمان بۆ داوە وعدێکیان ناوە بەڵام ظروفەکەی سەوالێت و بەڕاستی هەر وعدە با ئینسان لە خۆ قسەیەک ناکا وعدیان ناوە کە هۆڵێکمان بۆ بکەن بەڵام هەر چاوەڕێن ئینشاڵڵا گەرەوەمان بۆ کرێمە نەتیجەی باشتر و بەڕاستی هەوڵی باشتری بۆ دەین پلانتان چییە بۆ پێشخستنی یاریە تاقەکان ئێوە ڕەنگە لە یاریەکانی بە کۆمەڵ ئەرفتان قورس بێ بەڵام دەتوان لە یاریە تاقەکان یاریزان دروست بکەن و ئەنجامیشتان هەبێت شتێکی زۆر جوانە ئێمە خۆی بەشمان زۆرە وەکو نادی قەراق هەوڵماناوە بەڕاستی ئێستا ئەمڕۆ وای لاتوە لە عالەمە لە دنیای وەرشە تۆپی پێ زیاتر ئیتیمای پێدرێن بەڵام ئێمە مەسەر لە بەشەکانی ترمانە وەکو ئەرزم کردی موایتایەکە بۆ کچیک بۆکسێنەکە کاراتیەکە ئەم بەشانەمان زۆر ئاسێکی باشیان هەیە ئێمە زۆر گوستافی نادی بۆ بنوێکمان کردووە بۆ خۆمان هەوڵمان ناوە زیاتر ئیتیمام دێ بەم وەرشانە چونکە ئێمە بەڕاستی وەکو نادی قەرەداغ بەم وەرشانەوە ماوین تۆپی پێکەمان لەو ئاستانیە بالەکەمان باشە بەڵام ئەم بەشانی ترمان وەکو بۆکسێنمانەوە بەڕاستی لە ئاستی باڵان لە ئاستی عێراق ئەمەیەکەمان هێناوە لە یاری حڕایەکەمان هێناوە وەکو نادی قەرەداغ ئاستێکی باشمان هەبوو لەخوا بەزیابێ لەو بەشانە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز دەستان خۆش بێ مەمنون دەستان خۆش بێ بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەمجارەی ستادیۆممان پێشکەش کردن کە تایبەت بوو بە پاڵەوانەتی موایتای یانەکانی کوردستان و باکووری عێراق لەم پاڵەوانەتیەوە هەڵبژاردەی باکوور و کوردستان پێک دەێنرێت و دوای لە نێو ڕکابەریەکانی تری هەڵبژاردەی ناوچەکانی تری عێراق بەشدارە بێت و هەڵبژاردەیەکی پێشکەوتوان و تازە پێگەشتوان و لاوانی عێراق دروست دەکرێت بۆ ئەوی لە داهاتوودا ئامادە بێت بۆ پاڵەوانەتە نێودەوڵەتیەکان لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی نوێی ستادیۆممان پێشکەشکردن کاتێک خۆش بۆ هەمووتان.